پێشانی ئەوەدا هێز، قووەت، انضباط، عزم ئەمانە پێشانەداتن. جارێ ئەمانەی کە ئستعراضەکەن ساڵانە ئەمانە تەدریبێکی زۆرە بینن، مەشقێکی زۆرە بینن و تایبەت بۆ ئەمانەن هەمووشیان هەڵبژاردرن لە باڵا لە هەموو شتێ. تۆ تەسەور بکە لە کاتی مەشقا دارە خەنە پشتیان لە قەد عامود فەقەری بۆی قید بوەستن. دارە بەستنەوە پێیان ئەوە مەبینە کە مەشقەکەن هەبێ هەمووی لە یەک مستەوایە بێ. لە هەمان کاتە لە ناو یاخەکانیان دەرزی هەیە. کە ڕاوەستێ سەردا بگرێ چەقێ لێری یەکسەر سەرە بێ بەرزکاتەوە ناتوانێت حرەکەت بکاتن. ئەم ڕۆیشتنەی کە ئەیکەن ئەسڵان ئەمە ڕۆژشتنێکی بروسیای کۆنە هی سۆڤێت ینی ڕۆیشتنی قاس ئەوان ئەمەیان کرد دوایەوە هیتلەر. بەڵام بۆ غەرب ڕقی لێەتی ئەمەی بەدڵ لەم شێوەی ستەرازە ڕقی لەوەیە لەبەر ئەوە ئەمە نیشانەی ئەوەی پێپێشانەدا دیکتاتۆریەت. ینی ئەمە ڕۆیشتنی دیکتاتۆریەت و بینە. بەڵام خۆی ڕۆیشتنەکە پێشانی ئەوەدا هێز، قووەت، انضباط، عزم ئەمانە پێشانەداتن.